گومانی تیانە کە سحر حقیقەتی هەیە، چونکە سحر هەرەوەندەنی بەرچاوی ئێمە بگۆڕ ئەتوانێت زۆر شت هەیە کە ئەیگۆڕێ حقیقەتی وەکو ئیمامی قورافی ڕحمەتی خوای لێبێ مالیکیە کە مەزهبەکانی ترش نەقڵەکەوە فەرمووی لە مەزهبی شافعی هەروە ئیمامی شافعی خۆشی و ئیمام ئەحمەد بن حەنبەلیش ڕحمەتی خوایان لێبێ هەموو فەرموویانە کە سحر حقیقەتی هەیە. لەوانەیە سحر لێکراوەکە بمرێ کە فەرمووی ئەتوانێت بەڵامان بەسەر بێنێ بەڵێ بە تەکی دەتوانێت ئەشتوانێت تەبیعەتی کەسەکە بگۆڕێ، عادات و تەقالیدی بگۆڕێ، سەوتی بگۆڕێ، توانێ ئاوای لێ بکە. و ئەوەی کە ئەما عولەمای ئومەتی ئیسلام لەسەرەمە متفقن جگە لە معتەزیلەکان و قەدەریە، معتەزیلە تەمەن هەموو شتێک بە عەقڵە پێون و قەدەریەکانی باوەڕیان پێی نییە و هەندێک عولەمای ترش کە خلافەکان زۆر معتەبەر نییە بە درێژای تاریخی ئومەت لەسەر ئەوە متفق بووە کە چونکە لە سەحابە لەسەری متفق بوون بەوەی کە سحر کاریگەری لەسەر ئینسان هەیە، جن کاریگەری لەسەر ئینسان هەیە، حەسادەت کاریگەری لەسەر ئینسان هەیە، چاوەزار کاریگەری لەسەر ئینسان هەیە، مانە هەمووی متفق عەلەیهە. پرسیاری دوازدە ئەنجا ئەڵێ پرسیارەکەم تەکمیلە نەکرد، ئەڵێ ئەی لەگەڵ ئەم ئاەتەیە کە دێتەوە قل لەن یوصیبنا ئیلا ما كتب الله لنا، سحرەکەش هەر قەدەری خوایی گەورە بێ، یعنی هەروەکو چۆن ئەگەر شتێک بخوا و تووشی نەخۆشیەکی جەستەیی بێ فیزیکی، ئەویش بە هەمان شێوە کاریگەریەکی لەسەر کراوە بە سحر بە جادوو بە چاو بە حەسادەت بە شتێک کاریگەری لەسەر کراوە، ئەمە هەر قەدەری خوای پەروەردگارەکە لەسەریەتی. ئاگەر کەسە سحری لێکرابێ و نەزانێت چێ لێی کردووە ئەکسەرە نازانرە، خۆی ئەگەر بزانێت زۆر باشە بیگری. بە دەردی کەمال کەرکوچی وتی حەسر مەیدانی کەی تەمەن کوردواڵ حەسر مەیدان خۆی حەسر مەیدانی حەسڕ فی المەیدان، یعنی گەماڕووی بدەی لە هەموو لایەکەوە ئەنجا بۆی بچیتەوە حەسر مەیدانی بکەی. ئەرە وەڵڵاهی مستەحەقە، چونکە ساحر مستەحەقی کوشتنە لە ئیسلام و پێشی دەرکەیتەوە کە بزانانی ئەو سحرەی چۆن کردو، چونکە ئەشێ ئەو سحرەی کردووە و لە شوێنە کادای نابێت لە بلۆچێکە لە جێگایەکە لە حەمامێ لە کەلاوەیەک و بە دەرهێنانە و بەتاڵکردنەوەی ئەو ئیشەکە ڕاستە بێتەوە ئینشاءڵڵا. وەگەر ئەو کەسە گیرە دەبوو بێ بەو سحرەوە چی بکە؟ قورئانە خوێنە زیاتر و ئەشتێ بۆ لای ئەو کەسانی کە شارەزای لابردنی سحرەکەن، ئەوە توانێت بۆی عیلاج بکە ئینشاءڵڵا.